بەنای خۆی گەورە میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەک لای هەموو لایەک ڕوونە بەردەوام لە خزمەتی تەواوی چین و توێژەکاندا لە هەرێمی کوردستان یەکێ لەو چینانەی کە دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریان دەکات دیارە خانەوادەی بێباوکانن. ئێمە لە ماوەی ڕابردوودا سوپاس بەخوای گەورە سەردانی دادەدەریامان کرد لە گوندێک لە دەوروبەری هەولێر کە بەرنامەیەکی تایبەتمان بۆ ئەنجامدا و ئەمڕۆ کەش هاتوین سەردانی بکەینەوە کە لە ئێستادا ئێمە خانوویەکمان بۆ دابین کردووە بە تەواوی ناوماڵەوە بە موچەیەکی شایستە و ئەمڕۆکە دێن ئەم خێزانە لەگەڵ خۆمان دەبین و دایان ناوخانی نوێیەکەیان کە تاکو ئێستا چاوەڕوانی وەنەکەی ئێمە خانووەکەیان تەسلیم بکەین. سوپاس بەخوای گەورە، سوپاس بۆ خێرخوازان کە هاوکاریان کردین کە زیاتر لە 240 خانی دروست کراوە. ئەمە شانێکێکە لەو خانووانەی بە تەواوی پێداویستیەکانەوە تەسلیمی دادەدەریان دەکەین و دڵیان خۆش دەکەین و لێرەوە ئەمە بەڕاستی بە خێرخوازان دەڵێن خوای گەورە پاداشتم داتەوە کە ئەمڕۆ خێزانێکی تر لە دەوروبەری هەولێر داخلی ناهەولێر دەبێت و خانوویەکی تەسلیم دەکرێت دەبێت بە خاوەن خانووی خۆی. بۆیە لێرەوە ئێمە دوعا دەکەین داوا دەکەین لە خوای پەروەردگار ئەم کارانە و تەواوی پڕۆژەکان لە دەستگای خێرخوازی بەخشین و لە خێرخوازان قبول بکات. دادەدەریا سڵای خوای گەورە لێبێ دیارە ئێمە دەستگای بەخشین سوپاس بەخوای گەورە لە ماوەی ڕابردوودا بەرنامەیەکمان کرد لەم ژوورێک کە ژیانتان بەسەر دەبێت. ئەو ڕۆدزانی بۆ ئێمە بۆ هاتوین دڵی تو چوار منداڵەکەی خۆش بکەین خانوویەکمان بۆ دابین کردوون تەواوی ناوماڵیشمان بۆ دابین کردوون و ئێستا لەگەڵ خۆمان دەتانبین خانووەکەتان تەسلیم دەکەین ئینشاءالله. لێرەش ئینشاءالله دوحای خێر بکەن کە ئەمڕۆ بەڕاستی دڵخۆشێک ئینشاءالله ڕوو لێوە دەکات و کۆمەڵی لە غەمەکان کەم دەبێتەوە پشتیوان بەخوای گەورە. دەریا ئێمە لەو گوندی ڕاهات نێرکانە ئێستا ئەو خانومان بۆ دابین کردوون کە ڕووبەرەکەی 138 مەترا تاوی نەماڵشمان بۆ داناون گوتمان هیچ شتێک لەگەڵ خۆتامێنێ فقط منداڵەکان بەخشین و برایان خۆت خانووەکەی بکەوە دەرگاکە بکەوە فەرم دەچین لە ژوورەوە. يا رب اخوة باقشين السبخ يا رب العالمين يا رب العالمين وقاورة حزامتي يا خدا استود اللي ما خوش كيتو دلو باقشين خوش يا رب يا بجزالي لي خير ذاك خدا هواري وخدا وقاورة حزامتي يا اخويا يا رب العالمين. خوا خير هم ولاش بنفسي احنا تصور من ذكر كذا هات يعني نمزاني كخانوة
هات مير يعني بيني ما وخان وخوش أو نام الله يعني شوق ما بخوي خوا خير ملاش بنفسي يعني لو أعزبي هاد مدري لسه ببردي بسلات زي بطباخ يعني أعزبي شي زور ناخوش بخوا قدر يعني تصور من ذكر يعني لو ما بما أو ما لا أخوش يعني نخو ما نهبونا استراحة ما نهبو روجانا وكرة شو يعني إشي ذاك بدها زاد أو دروجانا طايمس يعني زكسون رشانا يقول تدري دانا طن طاقت مني يعني بوده هزاري تشجعنا شيء بسربن استا الحمد لله موت سيتشي دو سات هزاري مالو بريتا خاني خو بلا استعمال كامل همشتي خو خيري هم لا شي بنفسي يا ربي يعني بخواي نظام سبل مشوق وما هيت بيناغري هيت بيناغري بخو يعني نظام سبل خو خيري هم لا شي بنفسي يا ربي نظام كل فلا كان يعني هن بدل من مالك هم بدل الشغل ما يعني تصوري هيت ناكم بخو نظام سبل خوشك يعني لو زيادة النابي يعني تصوري أو من ذكر يعني مالك أو ندخوش بي يا ربي خوا بلاش تهم ولا يعني حتى ساخم طاعتهم أو إيه ظلم يا ربي خوا يعني كود اللي من تخوش كذا الدنيا وكما دلي وأنا خوش كي أو يباش دايتي كذا يعني بدو صدف هنزاج بي بس يعني هيت بين أقول يعني بقرآن الشوق ما اللي ما قلنا زور والله إلا خوشة لنا خوشة اللي لنا خوشة مبزرة خوشة خوازن جاني من على كان يشتهر من على ببي باوك يعني هتيو بخانو سيد أفتر قرزار بي يعني هشتك النبي نصلات زا نبردا نا تباغ يكتساوي شكا هشتك مانيا يعني دابيني كاين يعني هشتك مانيا استا يعني بخطان دزان كيتسن قرمه أو من الله وقت بست إلا جرمان يعني أما هاوري ما يعني تلدستي أو خير خوازانه خير خواز نبي هش كسك بهار يارمتي معنا بوا نبي بشتوان أو خواي جورا دواي خير خوازان بخواي استوى جوركات دبينك كوي يعني أو كاشة مشكا لو سرماي يعني لو جرماي أما اللي ده الجين يعني تفشين مانيا والصوبة كشتا لو يكوتوا نمارك يعني جينيا بيبما حتى مبردش مان جي مانيا يعني مبردش مانيا مبردك اشكال اويا بارمني تساكما استاو تباغم هي بخويك تساوي شكا تماشا تباغك يعني بيش كم زام الشكا يك تساوي الشكا او من علنا لغير ما كدينا يعني بيمناكري بخوك يعني بخونا تحملي ايرنا كان او مداله دبني يعني كست حملي ايرنا كست زبلونا وهم اسنا سرما وغير ما مليره يعني بزستان وبهاوين بيردجي بخويش جان مانيا يعني للري أو خواك يارمتي ما عندنا يارمتي ومن على نبدأ خوا خير تعمل السيار ربي خوا بهذاش دي دنيا قيامة تانك أو يارمتي أو تصار هديوانا بي يعني هيش تكمية بخوي تحمل معنا ما
هاتون سپاسی ها ئەوێ دەکەم خێرخوازیان دەکەم زۆر هاوکاریمان کردیا خوا خێریان بنووسیت ئێستا کە خانیمان زۆر خۆشە ناوماڵەکەمان زۆر خۆشە خوا خێریان بنووسیتن ماڵەکە زۆر خۆشە مەتبەخەکەشی هەموو شتێکمان لە دانەوە زۆر سپاسیان دەکەم خوا خێریان بنووسیتن ئێمەش حەز دەکەم وەکی عالەمی خانیمان هەبێت تەختەمان هەبێت هەموو شتێکمان هەبێت گەرمامانە ناچی شتی قوتابخانە خەڵکمان لێ دەکڕێتن نە پارەمان هەیە شتێکمان نییە براکان خوسکەکانم زۆر گەرمە ئێوە ناتوانن لێرە بژین زۆر گەرمە بە سەرما گەرمە بە پێیان دەڕێنە قوتابخانەی خەڵک ئەو خێرخوازیە جلی لەبەرمان لێ دەکڕێتن خوا خێریان بنووسیتن ناوای خێرخوازیان دەکەن خانووەکمان لێ بکڕێتن بەهانامان بێت يعني نظام تبلم بخوي هند الخوشم أو فرميسكي خوش يعني ناخش كز نظام لتأذابك خو خير طبعا يا ربي حتى دمرم لتساكين قدر ناس حتى دمرم يعني طاعتين بس يا ربي خوا منايك وبخشين زيادة يا ربي خوا كود لي أوهت وانا تنخوش كل خوا اللي نقول الدنيا قيامات خوشك إن شاء الله أو يقدر صدق بهنزاج بجداري كذبي يعني نظام تبلم بخوي يعني شوق بيما تصور يوم ذكرت يعني بما خانو يخوم وناو مالك خوش والله كهات مجورة نمزان يعني دايما يعني خانو يخوم ده بينمو ناو مالك شواو يعني بخواي تصور يوم ذكرت يعني أو ندخوش مالك يخوم يعني استا كسنا الله بلا ورق داريا كريم لو بينا كسنا الله داريا خانو من الدرب شو يعني استا يعني شوق بمناظم تبلن بخواي هيتم بيناقر هيتم بيناقر بخواي بيلم يعني الشوق بمس طاعت وعبادات مالو أوي يعني كيك بجداري أو خانوي كرديا يعني بعد صدق بنزاج بي حتى عماد أمري ما ممنونيوان يعني دالين خواي أوارا يعني كود اللي ما خوش كر واد اللي وانيش خوش كر للدنيا ولا قيامات يا ربي كوب هذاش يعني ما يدايت وخداته بهذاش يعني شو ده يعني للدنيا ولا قيامات خدا يعني كود اللي ما خوش كد اللي وا صد بيبقى كتير شو خوش كان هكا بخشينا يعني أو هتوانات سدكن يعني بخواي كاس هاو كريمان ذكر هيت كاسك ندقوا يعني كانوا مالطان للشيء دت زاد يعني هوارم له همود زيان بركاس هوانا مانات بس بخشينا بلا بخشين زاد الكاس بهانا مانات إن شاء الله أو بخوا خير أو خير خوازانا بنفسك هيك 250 بجداري كده جانا شي زور ناخوشم هو بخواي يعني هموتان تصوري أو ندكت يعني بميرا أنقوا هموتان جاني من الدنيا يعني لبن زبلوني بين باردة بيت هباغ بخصالة صار منالج بخيوكا بداهات الحمد لله استاد 100,000 متسمان هي نامالج كامل نظام والله الشوق بيما هيت بيناقري يا رب وقرآن هيت بيناقري بلا بس يعني أودل عند الماون ده خوشة فرميسكا كان يخوشة
بسم الله الرحمن الرحیم. سەرەتا من دەمەوێت بەڕاستی سوپاسی خی پەروەردگار بکەین کە یارمەتی داین کە لە دەستگای خێرخوازی بەخشین لە تەمەنی 16 ساڵدا بەردەوام بین لە هاوکاریکردن و خزمەتکردنی خەڵکی هەژاری هەرێمی کوردستان. دیارە دەستگای خێرخوازی بەخشین خاوەنی دەیان پرۆژەی درێژخایەنە. یەک لە پرۆژەکان هاوکاریکردنی منداڵانی بێباوکە و هاوکاریکردنی نەخۆشانە، هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەتە و پرۆژەی لێدانی بیرە، پرۆژەی دروستکردنی مزگەوتە، پرۆژەی هاوکاریکردنی لێقەوماوانی غەزە، چەندین پرۆژەی تر و یەکێک لە پرۆژەکانیشمان پرۆژەی دابینکردن و دروستکردنی خانووە بۆ خێزانی بێباوک. دیارەمە ئەم خانووەکە ئێستا دروست کراوە، ئەو خانووی کە دابین کراوە لە ئێستادا کە دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازان ئەم خانووی دابین کرێت بە تەواوی ناوماڵەوە بۆ خوشکە دەریا و منداڵەکانی کە ئێستا ئەوان خاوەنی ئەم خانووان. سوپاس خۆی گەورە دەکەین کەمە یەکێکە لە پرۆژەکانمان کە تاکو ئێستا دەستگای بەخشین زیاتر لە 250 خانووی بە ئامادەکردنی ناوماڵەوە تەسلیمی خانەوادەی بێباوکان و هەژاران و کەمەندەمانی کردووە. بۆیە لێرەشەوە بەڕاستی من دەمەوێت سوپاسی خۆی گەورە بکەین کە یارمەتی داین بتوانین لەگەڵ خێرخوازان ئەم خانووە دابین بکەین کە ڕووبەرەکەی 138 مترە و تەواوی ناوماڵی بۆ دابین بکەین و موچەیەکی شایستە کە پێکاتوە لە 200,000 دینار بۆ منداڵەکان و بۆ دادە دەریا ببڕینەوە کە ئەم خانووە پێکاتوە لە هۆڵێکی گەورە و مەتبەخ و دوو ژوور واروها حوشێکی گەورە کە لە ئێستادا خاوەنی ئەم خانووە خوشکە دەریا و منداڵەکانیتی. لێرەوە بەڕاستی من دەمێت سوپاسی خێرخوازان بکەم لە هەرێمی کوردستان کەوانەی هاوکارمان بوون و لە شاری هەولێر ئەو خێرخوازەی بە ڕێژێکی باش لەگەڵ ئێمە هاوکاروە بۆی ئەم خانمان لە گوندێک لە دەوروبەری هەولێرەوە کە بە ئێوەمان ئاشناکێت کام خوشکە بەڕێزا کە پیاوەکەی وەفاتی کرد و خاوەنی 4 منداڵ بوو لە خانوویەکی بنجەمەلۆنی زۆر ناخۆش و گەرم بەبێ و بەڕیدە و سارکەرەوە گەرمکەرەوەدا بوو. ئێمە بەڕاستی بە پێویستمان زانی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست و مسلمانانی ئاشنا بکەین و لە ئێستادا خوشکە دەریا ژیانەکەی گۆڕاوە بەوەی کە ئەمڕۆ زۆر دڵخۆشە بەوەی کە بوو بە خاوەن خانووی خۆی لەمڕۆ بە دواوە کەسێکی تر نایە بڵێت کرێ خانووەکەمان بدێ یاخود لە دەرگا بدا یاخود کرێ خانووی بۆ دابین نەکرێ. سوپاس بەخوای گەورە من لێرەشەوە بەڕاستی بەناوی تەواوی دەستگای بەخشین بەناوی هەموو ستافەکەوە دەستخۆشی لە تەواوی ئەو خێرخوازانە دەکەین کە هاوکار و پشتیوانی تەواوی بەردەوامی دەستگای خێرخوازی بەخشینن لە تەواوی پرۆژەکان و یەکێ لە پرۆژەکانیش پرۆژەی دابینکردن و دروستکردنی خانووە بۆ بێباوکان. بەڕاستی من دەمەوێت دەستخۆشی لە تەواوی خێرخوازان بکەم کە لەم پرۆژەشیاندا لە دروستکردنی ئەم خانووە دابینکردنی ئەم خانووەدا هاوکارمان بوون و لە تەواوی پێداویستی ناماڵەوە لە سەلاجە لە کەونتەر لە تەباغ وهروها لە غەسالە و لە دابینکردنی دوو موبەردە کە لە ئێستادا زۆر لە خەڵکی هێژار هەیە موبەردێکی بۆ دابین ناکرێ بەڵام ئێمە دوو موبەردەی خاوێن و نوێ پێشکەوتومان بۆ داناوە کە ماڵەکەی زۆر فێنک ببێتەوە لەبەرەوەی بەڕاستی ئەم منداڵانە لە گەرمایکی زۆر ناخۆشدا بوون پێشتر ئێستا هێنامان بۆ شوێنێک کە دوو موبەردە کار دەکات و لێرکوانێ چیتر ئینشاءڵڵا گەرمان نابێت. بۆیە لێرەوە بەڕاستی دەڵێنە خێرخوازان خوای گەورە 1,200 نابەڵکو 1,700 خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە بەرەکەت بکەوتە ماڵی ئێوەش کە بەڕاستی دڵی ئەم خانەوادە و سەدان خانەوادەی ئەواتان خۆش کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سرتا همولايكمان دبي سپاسی خوای پەروەردیگار بکەین لۆ ئەو دەستکەوتە و لۆ ئەو نیعمەتە. دەمەوێت قسەکانم لە چەند خاڵێکی کورت بکەمەوە. یەکەمینیان دەستخۆشێکی گەرم لە ستاف و برایانی بەخشین دەکەم کەوا هاریکاری و یارمەتیەکانیان لە هەرێمی کوردستان و پارچەکانی کوردستان و ئەفریقیا و غەزە و زۆر وڵاتانی گرتیتەوە بەڕاستی جێگای دڵخۆشیە و خوای گەورە پاداشیان بداتەوە و دەستخۆشەکی گەرمیان لێ دەکەین. خاڵی دووەمینیان بەنسبەت خێرخوازان خوای گەورە پاداشیان بداتەوە دەستخۆشیان لێ دەکەین. بەڕاستی ئینسانی دلێر و بوێرن بەڕاستی سوپاسی خوایان کردیە و کەوا ئەم خێرخوازانە ئەگەر نەبن خەرق وەزی زۆر زۆر خراپ دەبی بۆی دەستخۆشیان لێ دەکەین خوای گەورە پاداشیان بداتەوە خوای گەورە بەرەخێت بێخیتیان ماڵیان خوای گەورە دڵیان خۆش بکە چۆن دڵی داکەیەتیم و هەژار و ڕەشڕوت و فەقیران خۆش دەکەن. و خاڵی سێمینیان دەستخۆشەکی گەرم و پیرۆزبایی لە خوشکە بەڕێزە دەکەین کەوا لە بن جەمەلۆن و گوند و جێگایەکی ناخۆش و ناڕحەت هاتنە ماڵێکی خۆش و ڕێک و پێک و ئامادەکراو دەستخۆشیان لێ دەکەین ڕەبی پیرۆستان بی بە خۆت و منداڕەکاتان. و هەروەها
جارێکی کە ئەمە هەموو لایەکمان سوپاسی خوای پەروەردیگار دەکەین لەسەر ئەو ناز و نعمەتە خوای گەورە بەرەکەت بێخیتە ئیش و کاری هەموو لایەکمان پیرۆز بی لە هەموو لایەکی و خەرمان بەرەکەت ئەویشانە هەر زۆر بن. بەڵێ بەڕێزان خۆشەویستان ئەوەی کە بینیتان سوپاس بەخوای گەورە دوای 250 خانووی تر کە تەسلیم بە خانەوادەی بێباکان کرا و خانوویەکی تریش لە قەزای کەزنەزان تەسلیمی ئەم خانەوادەوان کرد کە لە بەنامەی ڕابردوو پیشانماندا بوو. بۆیە بەڕاستی لێرەوە دەمانەوێت سوپاسی ئەوەی خێرخوازان بکەین کە هاوکار بوون بەردەوام پاڵپشتیوانی کار و پرۆژە و بەرنامەکانی دەستگای خێرخوازی بەخشیتان کرد و سوپاس بەخوای گەورە لەم کارەشمان تەواو بووین. لەگەڵمان بن تاکو بەرنمەیەکی تر بۆ خانەوادەیەکی تر خانوویەکی تر ئامادە دەکەین بۆ ماڵێکی تر ئینشاءالله خوای گەورە پاداشی خێری نەبراوە بداتەوە بە خێرخوازان ئینشاءالله.